لقی کەرکووک پانێڵێکی زۆر تایبەتی بە ئەنجام گەیان دەژێر ناونیشانی خوێنەر و کێشەی خوێندنەوە. دیارە سێ لە نووسەرە هەرە دیارەکانی کورد لە نێو ئەم پانێڵەیە باسییان لە کێشەی نێوان خوێنەر و هەروە خوێندنەوە و هەروە ئاشنابوونی خوێنەریش بە بەشێک لەو کتێب و لەو بابەتە تایبەتانی کە لە ئێستا لە نێو کتێبخانەی کوردیا هەیە لە نێو پانێڵەکە گفتوگۆی لەسەر کرا. لە شاری کەرکووک ناوەندی ڕۆشنبیری دیالۆگ بە هاوکاری لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد کۆڕێکی بە ناونیشانی خوێنەر و کێشەی خوێندنەوە بۆ هەریەک لە نووسەران دانا ئەسکەر و بەیان سەرمان و سمکۆ محەممەد ڕێکخست. کۆڕەکە لەلایەن نووسەر عەبدولستا جەباری بەڕێوەچوو. هەریەک لە نووسەران دانا ئەسکەر و بەیان سەرمان و سمکۆ محەممەد دید و دنیا بینینی خۆیان لەبارەی کێشەکانی خوێندنەوە خستە ڕوو. جەختیشیان لەسەر پێویستی ئاشنابوونی خوێنەر بە کتێبەوە کردەوە. بخوێنەوە بدا دیارە لەم ئەم بابەتە ئێمە خوێنەر و کێشەی خوێندنەوە ئەوەی کە ئینسانی ئێمە تاکۆ ئێستا نەیتوانیوە بە شێوەیەکی تەندروست گزارش لە خوێندنەوە بکە. خوێندنەوە هەر ئەوە نییە کتێبێک بگریتە دەستەوە بخوێنیتەوە، بەڵام خوێندنەوەی تر هەیە کە زۆر کاریگەری بەسەر پێشکەوتنی کۆمەلگایە، ئەوەیە کە ئێمە بە مێژووی خۆمان نەبچینەوە تا مێژووی خۆمان بخوێنینەوە، مێژووی گوتاری ئەدەبی، مێژووی گوتاری ڕۆشنبیری، مێژووی پەروەردە، بارودۆخی کۆمەڵایەتی. ئەمانە هەمووی پێویستیەکی لە ڕادەبەدەری هەیە کە ئەوەی کە تۆ بتانی سەر لە نوێ خوێندنەوەیکی تازە بۆ دنیا بینی و بۆ گوتاری ڕۆشنبیری و بارودۆخی کۆمەڵایەتی و سیستەمی پەروەردە بکەیت. بۆیە لەم پانێڵەیە ئێمە لەو چوارچەوەیە هەریەک لەو نووسەرانی کە لەم دیبەیتەیە بەشدارن هەریەک لەسەر ئەم بابەتە دنیا بینی و تێگەیشتنی خۆی بۆ خوێندنەوە و بۆ قەیرانەکانی خوێندنەوە قسەی لەبارەوە دەکرد. حەزی بە شێوەکاریە، ئەم تەلەبەیە حەزی بە وەرزشە، ئەمیان حەزی بە خوێندنەوەی چیرۆکە، ئەمیان حەزیەیە بێ بە شانۆکات. تۆجێی خۆت بناسە. ئێمە کە کتێبمان نەکردەوە بە کەلتور خوێنەرێک کە بێ ئەزمون بەوەی کە هەمووی لەسەر یەک کەڵەکە بەبێ ئەوەی